بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا گیان بەر لە پشووەکە ئێمە قسەمان لە سەر ساتەوەختی هەڵایسانی شەڕ لە نێوان بزنەوەی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی لەو ڕۆژگارەیە دەوترێت لەو گەرمەی شەڕی نێوان ئەم دوو حیزبەیە مامۆستا شێخ محەممەد بەرزی زۆر سەخت گیرانە هەوڵی یاوە کە هەوڵی نێوانگیری و ئاشتەوایی یاوە و لیژنەی ئاشتەوایی دروست کردو بە خاترەوەی کە ئەو شەڕە ڕوونایەت. چەند گوێت بۆ ئەو گیرا لەو ڕۆژگارەیە کە لیژنەکە دروست کرد بوو یاخود بڵێم بۆچی ئەم هەوڵانەی تۆ وای نەکرد کە ئەم شەڕە ڕوونایەت؟ خۆی ئەو مەسەلەیە جارێ من خۆم تەبعم وایە قەناعەتم بە ئەوە نییە هیچ دوو ئینسانێک سوئی تەفاهم لەبەینیان نابێ. سروشتم وایە ئەوە یەک دوو ئەمن ئەو میلەتەی خۆمان بە مەزڵومە زانم لە تەرەفی ئەو دەسەڵاتدارانی منتەقە و دەسەڵاتدارانی جیهانی ئەم میلەتە ئەمە مەزڵومە زانم. بەڵام سەبەبی ئەم مەزڵومیەت شمانە قسمێکی گەڕێتەوە بۆ خۆمان. ئێمە میلەتێکین بۆ ئەبێ ناو خۆمانە برانەبی. من وا نازانم هیچ ئایدۆلۆجیەک ئێمە تێک بووە. چونکە حتا بۆ نمونە تۆ یەک نەفەر لەم کوردستانە بێنە لی پرسە بڵێ تۆ کافری یا موسڵمانی ئەسڵ هە سوالەکە قبوڵ ناکات چ جایی بڵێ من کافرم هە سوالەکەی پێ ناخۆشە. ئەو خەڵکە ئەمە هی وهەیە خۆیان ناوانێ عەلمانیەت ئەم لە قەناعەتم وانییە عەلمانیەت کامەیە خۆی ئەمە وەکوڵێ مستەلەحێکە وەکوی سەکانێ دیموقراتیەتیان کردەوە بە شیعار بەڵام دیموقراتیەت لە عالەمە هەر نییە بۆ نییە. ئەگەر دیموقراتیەت بریتی بێ لە قەراری ئەکسەریەت نەخێ قەرار بەدە صاحب دەسەڵاتە ئەکسەریەت بێ یا ئەقەلیەت بێ ئەوە خۆ بینی تەماشای خەریتی عالەم کەی وایە. لەبەرەوەی ئێمە بۆیە بۆ ناکۆکی لە بینمانە هەبێ لەسەر چه ئەساسێ. ئێمە بۆ نمونە کوردستان لە کوردستانی عێراق 6 پارێزگایە کوردستانی ئێران 6ەوە 12 سووری لەوانێ سیانە ئەو 15 لە کوردستانی کە بەدەست تورکیەوەیە بڵێن باکوور ناویان ناوە باکوور کوردستانی باکوور 23 ویلایە باش ئێمە 3 ویلایەمان ئێستا بەدەست لەو پارچەی سۆڤێتیش نزیکەی ملیۆنێکمان هەیە بۆ ئەبێ ئێمە دەست نەکەینە ملیەک بۆ شەڕکەین. بەڕاستی ئەمن ئەوەم بەلاوە نەعەقڵم قوبوڵیەکە تۆزە معلوماتم هەیە قوبوڵیەکە نە ئەنازەی خۆم بە موسڵمان زان قوبوڵەکە بەلام و سوئی تەفاهم نەک شەڕ نەک یەک کوشتن سوئی تەفاهم لە بینی خۆمانە زۆر شتێکی زۆر لە خوارەوەیە باشە مامۆستا گیان جا لەبەرەوە عەرز دەکەم من هەر وەختێک شتێ دروست ببێ لە بینی حتا بەنێ لە بینی دوو عەشیرەتە لە بینی دوو برا لە بینی دوو حیزبی کوردیە پێم خۆشە ئەگەر ساردێ بوو گەرمیان کەینەوە نەگاتە شەڕ. جا لەبەرەوە ئەو شەڕانش کە دروستە بوو باوەڕکە بەرعەقڵم بۆی ناچێت کەوەکو قیادەی خۆمان ئامادە نەبوون شەڕی وا دروستکەن باوەڕ ناکەم قیادەی یەکێتی نیشتمانیش حەزیان لە شەڕی وا بوو بێت. کەواتە ئەمە ئەوەی کە هۆکاری دروستبوونەکەی چی بوو کەواتە بۆچی لە ساتەوەختی ئاڵۆزیەکانی بستنەوەی شتیا کە تۆ لیژنەی ئاشتەوایی پێکەێنین بۆچی ئەم لیژنەیە نابێتەوە کارێک بۆی شەڕەکە ڕوونایانی بۆچی گوێت لێ ناگیر شتەکە نەبێ تەختیت بوو بێت تا بن نێڵم بەڵێ تەختو شتەکە ئێرتجاریە دروستە بێ بەڵێ کتوپڕ یانە دروستە بێ مشکلەکە دروستە بێ هیچ چەند نەفەرێک نەزان لە هەر لایەک بێت من نامێ لەم کاتەکە ئێستا هەموو لایە تۆزە بەیمان باشە شتێ بڵێم ناخوا نەخواست بەبەست ئەوە نییە مامۆستا ئەوەیە ئەمانەوێت تەجروبە لەو شەڕە نەخوازراوە ناوخۆیی کە هەم لە بینی حیزبە ئیلمانیەکان و هەم لە بینی حیزبە ئیسلامیەکانە مێژوویەکی ڕەش و پڵەیەکی ڕەشە لە تاریخی سیاسی ئێمەیە قسەکردنی ئێمە تەنها بە خاتر ئەوەیە کە ئەو مێژۆ دووبارە نەبێتەوە ینی پرسیارەکەی من ئەوەیە با بڵێم نیگەرانی من کە ئەم پرسیارە هی من نییە هی خەڵکە نیگەرانی خەڵک نیگەرانی من ئەوەیە کە بۆچی هەوڵەکانی نێوانگیری و ئاشتەوایی شێخ محەممەد بەرزی لە ڕۆژگارەیە سەری نەگرت ینی هەموو جارێ سەریە گرت چەند جار مەسەلا ئەگەر سوئی تەفاهم بوو بێ شەڕ دروست بوو بێ من کاوڵمداوە کوژاوە تۆ شکر هەر بەشە دەستم گەشت تا بە جەنابی مام جەلال قسەی لێ وەرەگرتم
ورحابەتی سەدری هەبوو وحتا باقی مەسئولەکان تریش هەبوویان يعني تقريبا بەجگە لە مام جەلالیش هەندی کەسی کەیشان هەبوو کە قسەی وەرەگرتم ئەمجا بەڵام شتەکەی بۆ ئەوانیش کتوپڕی بوو کادرێ دروستیە کریا چەند کادرێ بۆ ئێمەش هەر کتوپڕی بوو قیادە ئاگای لێ نەبوو شەڕەکە دروستە بوو مەجبوور پەلەپەل من ڕۆشتان بەدەوام کوژانایەتەوە بەڵام ئەم هەوڵی تۆ هەوڵێکی ناوچەیی بۆ تەنها سلێمانی گرتوتەوە یعنی هیچ کات دەست ڕانەگەیشتەوە بە منتیقی ڕانی و ئەو شوێنانی تر کە شەڕی لێ بوو بۆچی گەیشتە منطقەی بیتواتێژەوە کاتە ئەگەر خەبەرت هەبێ بەڵامی تر من لە سلێمانی و یەکسەر ڕۆشتم یەکێک برایەکی پارتیم لەگەڵا بوو پیانەوە کاکفاایە قەڕەش مەسوولی ئاسایشی سلێمانی بوو کاکشی عەبدولکەریمی حەجی کاکە حەمەی شەدەڵێش کە ئەوی شێکێتی بوو پارتیەک و یەکێتی بەیەکەوە چوین بۆچی ئەوانم برد ئەمما پارتیەکە لە بۆ لە منطقەی پارتیا سەیتەرە و مەیتەرە ڕێمان لێ نەگرن برایەکی دێکش بە سیفەتی خزمایەتی ئەوە یەک و حەزیشی لە ئاشبوونەوە ئەکرد ئەویش ئەوە دوو ئەوی لە منطقەی یەکێتیە کە ئەوم لەگەڵا وایە بە سەهلی ئەگەینە هەدەف لەبەرەوە چوینە ئەچوومە هەولێر کاکۆسە لێ و چوینە ماڵ ئەوان دکتۆر ڕۆژی لەوێ بوو جارێکە ساعت 11 گەیمەوێ دوایی لێ چین بۆ سەلاحەدین لە پێشا چوینە ماڵی سکرتێرێکی جەناوی کاگنەچیرەوان ئەوجا کاگنەچیرەوانی بان کرد دوایی کاگە مەسعود خەبەر بدەینێ وتیان نەخۆشە کاک مەسعود هینە تای هەیە تا بەیانی ئینشاڵڵا دەوتە وردەوردە وارڕێکە و مام جەلالیش دوای لە سەفەر بوو هاتەوە ئەلحەمدولیلا توانیمان قەزیەکە حەلکەین باش جارێکی تر لەگەڵ خولێکی تری شەڕی ناوخۆ دەستپێکردنەوەی جەنگ لە نێوان بزوتنەوەیکێتیە جارێکی دیکە مامۆستا دێتەوە مەیدانی ناوبژیوانی و دیسانەوە هەوڵی ئاشتەوایی ئەدەیت پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم هەوڵە ئەم لیژنانەی کە تۆ پێکتەیەنا لەسەر خواستی یەکێتی بوو لەسەر داوای یەکێتی بوو یاخود ئێران مەبەستی بوو کە ئەم شەڕە ڕوونێت ئینشاڵڵا بە زبانی کە قورانی پێخوێنم خێلاو ناڵێم نەداوای یەکێتی بوو نە عەلاقەی بە ئێرانی شۆ بوو بەڵێ ئێران دوایەوە کە ئێمە گەیشتینە ئەوێ وەفدێکیان نار بۆ سەلاحەدین بەڵام مامجلال لە سووریا بوو بەس لە نردنی وەفدەکە بە ئەوە بۆ کە شەڕ نەکەن ئەو دوو هێزەیە وەفدەکە بۆ هاتبوو کە مامجلال قەناعەت پێ بکەن بۆ سڵحەکە مامجلال لەوەڵ ئامادە نەبوو بۆ سڵحەکە لەبەرەوە ئەو وەفدەی ئێران هات دوای مامجلال هەر نەیبینین گەڕانەوە ئەمجا وەفدێکتر لە سعودیەوە هاتن ساڵح سامەڕایی و ئەبوو محەممەد سامەڕایی و ئەمانە ئەوان پێشش کەسێ بوون هاتن بەڵام مامجلال هاتووە جا لە هین دانیشت لە جنای مامجلال لە ئەو شارەکە و لە سەلاحەدین ناوی چی بوو شەقڵاوە لێ ئێتە وارڕێکە و ئەوان ژماوەیە لێ بوون الحەمدولیلا گەیشتنە قەناعەت ئەویش بەو شێوەی چەند ماوەیە لێ بوون هەر مامجلال قەراری نەیەدا بەڵام دوای من ویسیان بگەڕێنەوە وتم چەند عەرزی مامجلال لە ئەم مۆزوعی پێ بڵێن ئیتر ئینشاڵڵا مامجلال ئێتە قەناعەت بۆ سڵح وبالفعل مۆزوعەکە باس کرا و مامجلال ئامادە بۆ پێی خۆش بوو ئیتر سڵحەکە دەستی پێ کرد ئەوەجا چی بوو شەکە یانێ با لای خەڵک نەبێ بە لە غەزوو مەتەڵ وتم بە وەفدەکە جەنابی عەرزی مامجلالکان ئەگەر سێشتمان بۆ هەیە ئێمەی بزوتنەوەی ئیسلامی یا سڵح لەگەڵ یەکێتی نیشتمانی یا لەگەڵ لایەنێکی تر سیاسی ئەبین بە یەکێ یا ئەچینە ئێرە مە ماڵ و مناڵە لێ تا خوای تەعالا دەرگای خێمالی ئەکاتەوە لایەنی سیاسی مەبەستان چییە بوو لە حاڵ ئەوەی کە بەنیاز بوون لەگەڵ کیا یەکگرن باش وایە وا بیڵێم لە پاشا مامجلال فەرمووی من شتیوا قوڵ ناکەم دەستە گوڵەکە زۆر چاکە کۆمەڵی کوردستان پێویستی بە حیزبی ئیسلامی هەیە ئینشاڵڵا سڵحەکەیەکی باش لە پاش سڵحەکە ئیدی مامۆستا بەرزنجی ئەگەڕێتەوە بۆ گوندەکەی خۆی بۆ سەرگەت و دەوترێت یەکێتی بڕی 6,000 دیناری چاپی سویسری ئەو کاتە بۆ خانەخاکەی مامۆستا بەرزنجی سەرفەکات ئەمە وەکو مرونەتێک بوو لە مامجلالەوە بۆ هەوڵ ئاشتەوەیەکانی تۆ یاخود پەیوەندی بەچیەوە بوو ئەم پارەیە بۆ خانەخاکە شڵا شتی وا بواە نەبووە یعنی وەفای ئەویان نەبوو هیچ نەبێت تۆ ئاشتی بووی ئازم کردی من لە سەیسایە خانوەکەم حیزبی بەعزر و خانی بەڵێ
بە کتێبخانە وەسائلی ماڵەوە بردیان پاداشی چی بوو؟ پاداشی ئەو بوو کە ماڵەکەی سەرگەتم لە کاتی لێدانی ئەنسارەکانە ئەویشان تاڵان کرد و لە پاشە ماڵەکەش دوای بە زەحمەت تعبیرم کردەوە نەخینە وەڵڵا مام جەلال خۆ من بەخوا بڵێم قەستم بۆ کاتە بۆ یەکردمەوە ئەوە منی خۆشەویست بەڵام حەز ناکەم ڕاستیەکەی مام جەلال یا کاک مەسعود احترامی متەبادل لەگەڵمان لەبینمانە هەیە من کاک مەسعود لەو بینام مەمنونی کردم ئیشی مۆزوعێ بوو چوون بەگوێی کردم مۆزوعێکیش یعنی بەگوێی کەسی نەکە بەڵام بەگوێ منی کرد جا من الحەمدوللا ئەو عادەتم هەیە تەکالی بەلامەوە مەسایلی مادەکەوێتە بین حرمە نامێنێ بەڵام سەرچاوەیە گەڵێ لە کاتی گەڕانەوەی مامۆستاش شێخ محەممەدی بەرزنجی لە پاش ڕاپەڕین بۆ کوردستان مام جەلال خانوێشی بۆ ئۆکڕێ ئایا ئەم بڕیارە بە تەنها پەیوەندی بە تەنها بۆ شێخ محەممەدی بەرزنجی بوو یاخود بۆ سەرکردایەتی بزوتنەوە خانی بۆ من کڕیوە سەرچاوەیەک وە ئاڵێ جاوە من جوابێ دەمەوە من کە لە ئێران گەڕاومەوە پێشەوە ڕاکەمە ئێران حکوومەتی عێراق هەرچێ مەلای هەیە لە سلێمانیاق مەلایە کە ئەرزی نەبوو ئەرزی پێدا بوو حکوومەتی عێراق ئەرزی پێدا منش خەڵتیبی سلێمانی کە شخصێکی ڕەمز بوو لە وڵاتە پورزان بوو پورزای خێزانیشم بوو بوا ڕێکۆدونا و منیشتی نووسی بوو پارچێ وتی وەرە بۆ ئەرزوەری گوتمە ئەس لە حکومەوە ناگەم قسەی پێڵم چۆن ئەرزوەرەگرت لە پاشە هەر خۆی وەریگرت بوو لە منطقی ئەم بەختیاریەک ئەو ئەمیان تەوزیع کرد هێشتا خانوو نەبوو ئەرز بوو کە هاتبوو لە ئێران حاجیەک هەیە پێڵن حاجی سەیمەهدی هەورامی خەڵقی دەرەی مەڕە دەرێ مەڕ بەڵێ حەزەکەی لی پرسە وتم حاجی سەیمەهدی ماڵێکم حەز ناکەم کرێکی بم بۆ من عیبە خانوویەکم معاملە کردوە پیاوێکی باشە خەڵقی چوارتایە ناوی عوسمانە ئەیا بە 150,000 دیناری سویسری 150,000 دیناری سویسری بۆ بێنە بە قەرز ئەگەر بووم ئەدەمەوە نەم بوو ماڵەکە بۆ ببە بۆ خۆت ئەرزێکم هەیە بەشک و ئەو زە پەلەم لێمەکە تا پارەیەکە وتی بەسەر چاو نەک 150,000 160,000 بۆ هێنام وتم ئەم 600 ئەم دەیە بۆچی وتی بۆ تەلەفۆنات و تاپ و ماپۆی ئەوە بۆ پارە قەرزە ئەو خانومە کڕی دوایی حاج سەیمەدی وتم کاکە بڕۆ ئەرزەکە چی لەکەی بیفرۆشە ئەگەر پارەکەی تۆ دەرهێنا لەخوا بەزیاو بێ دەری نەهێنا ئەوی تر با ماگانە بدەمەوە وەڵا الحەمدوللا ئەرزەکەمی بۆ فرۆشت حاج سەیمەدی پارەکە ئەوی دەرهێنا ئەو حاجی سەیمەدیە بڕۆن لێ پرسن بزان ئایا ئەمە ئەی وایە وانە ئەوم فرۆشتوە ئەم خانووی گردی مهندسینم پێکڕیوە خانووی چی شتی زۆر باش ئەمە بۆ مێژوو ئەم پرسیارانەیە کرێمە پەیوەندی بە مێژووی سیاسی جەنابتەوە هەیە دەوترێت پاش ڕاپەڕین مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی زۆر درەنگ ئەگەڕێتەوە بە کوردستان بۆچی زۆر فەرمووت پاش ڕاپەڕین درەنگ دەیتەوە بە کوردستان من یەکەم کەس بوو لە قیادەیەک حرەکەی ئیسلامی هاتمەوە ینی پێش هەمویان هاتوومەتەوە بۆ ئەسەن ئەساسی ماڵشم هەر بەجێ هێشت لەوێش ئەوە کە هاتمەوە لە بەردەرکی سەرا منەڵسە هەبوو یەکەم متەحەدیث بوو من ئەوە یەک قسەم کرد بۆ خەڵک دوایە چوونە خانەقەی مۆلانە قسەم کرد بۆ خەڵک دوایە چوون مزگەوتی گەورە قسەم کرد بۆ خەڵک دوایی لە مزگەوتی تازە کرا مزگەوتی سەلیم بەک لەوێ کرد بە بازی برادەرەمەندانە ساحێبەکەی پیاوێ باش بوو ئەمە ژوورشتی هەیە وێنە ئێرە لە خانەقەی مۆلانە و لەوێ دانیشتین و مزگەوتی گەورەشمان هەر بەدەستەوە بوو لە ئۆڵۆ ئەمجا لە عربەت هێزمان لە عربەت بوو یەکەم مەسئول کە هات لە ناو کۆمەڵی ئیسلامیە یعنی لە مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی و لە مرشدی عام و لە معاون مرشد عام یەکەم کەس کە هات من هاتمە سلێمانی ئەوترێ مامۆستا بەرزنجی لە ناو بزنەوەی ئیسلامیا چەند لە خەمی حیزبەکەیە بووە بەخەت ئەوەش لە خەمی ساداتا بوو بەڵام تەوژمێکی سەلەفی لە ناو بزنەوەیە ئەم هەڵسو کەوت و بیرکردنەوە و تێڕوانینەی مامۆستا بەرزنجیان پێ ناخۆش بوو بۆچی سەلەفیەکان ئەم حاڵەتیان پێ ناخۆش بوو وەڵاهی من ئەوە بێ لە حەقەتە من جارەکان لە ناو کۆمەڵی ئیسلامیە ئێسەوەکو خۆ ئەفرادەکە زۆرە من ناتوانم هەمووی ناناسم بەڵام لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی تا ئێستا من کەم محەبەتێکم لێەوە نەدیون لە هیچیان لە ناو بزوتنەوەی ئەمامۆستا دواتر باسی کۆمەڵەکەی بزوتنەوە لەو ڕۆژگارەیە
طبعا تو هەمیشە لە خەمی سادات تا طبعا بەلامەوە هەر کەسێ ئەگەر اقتدا بە پێغەمبەر صلى الله عليه وآله وصحبه وسلم لتحقيق عدالة فرق كسي نخسوه سلماني فارسي وصهيبي والربوس هروها بلالي حبشي لقى إمامي عليا بتشاوي تماشاي كردون بلام لهمان كاتا بوشي خواهي قولة خسيت ضلي في غمرك يقى صلوات بيبلي اللهم صل على محمد وعلى آل محمد شاوليتي حتى شافعي رأيواية قال يكي للتحياتك صلى الله عليه آلي في غمرنا لتحياتي أخيرا نرجع كيف طالع أم جابويا كان أفرمي إن كان رفضا حب إن كان رفضا حب آل محمد فليشهد الثقلان إني رافضي أجر حبي آلي في غمر رفض زياد بيد إنس وجن شاهد بكمن أو رفضا باشە کەواتە لەسەر ئەم بۆچوونە هیچ گرژیەک لە نێوان تۆ سەلەفیەکانە ڕووینیا لە ڕۆژگار لەسەرەوە نەمزانیەوە پێی من پێم نەزانێت چکو من سەلەفیشم خۆشمەون بەڵێ بەس باس لە تێگەیشتەکە ئەەکەم بەس ئەوە نیە ڕخت بێوانەیە گلەیان لێم هەبێ من نازانم بەس احتمالێش گلەی تریشیان لێم هەبێ مەسەلا بۆ نمونە من نەکتەنە بەڵێ سانە بێ خزمی خۆی خۆشگەرەک بێ خزمی خۆ خۆشگەرە بوون أو تنمود آياتكم خوندو إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي. نعم. تقول لبرو خزم خوش ويستج تيجي مشروعة. باش لكاتي. معناه واني غير خزم خوش ناوي. ماله. دوتري لكاتي تيكشوني باري سياسي بزوتنوا ناميشي هرش آميز بوما مصاشي محمد برزجي دينري. ناوەڕۆکی ئەم نامەیەکی و کێبوون ئەو نامەیان نرد ئەمە چەند ڕاستان هەواڵە ئەمە لەو کاتا کە کۆنگرەیە بەسرا لاتەوێڵە آخر کۆنگرەی بزوتنەوەی یەکبوون بوو نەڵێ طبیعی هەوڵ کە کۆنگرەکە بەسا تەواو بوو مامەسە مەلا عەلی ڕەحمەتی خوای لێوێ نەمان خستە ئینتیخاب و وتمان هەر بەبێ ئینتیخاب بەبێەوە کە بیخرێتە ڕێئیدانەوە خۆتان کاندیدا هەر مرشید بێتەوە زۆری پێخۆش بوو لە بزگەوتەکەی وڵاتی نەخوارەوە بۆ ساحەکە وتارێکی زۆر تەرحیبی و تەبریکی خۆندۆ و تەشەکوری خەڵکەکەی کرد و بەڵام دیار بوو دوایی چەند نەفەرێکە دەرنەچوو بوون لەو کۆنگرا بۆ سەرکردایەتی دوای تەسیریان کرد وەزعەکان وا لێ کرد کە کۆمەڵی حرەکە یەک بوون بزوتنەوەی یەک بوون بوو بە بزوتنەوەی سێک بوون سێ بوون بەڵکو بوو بە چوار بوون لەد بوو کۆمەڵی ئەنساری لێ دروست بوو کۆمەڵێکی تری لێ دروست بوو لە هێزی دوی سۆران بە ناوی ئەوە جەماعەتی مامۆستا مەلا عوسمانیش مامۆستا مەلا عەیش بوونەوە بە بزوتنەوەی یەکبوونیان کردو بە بزوتنەوە یەکبوونەکەیان واز لێ هێنا چوونەوە بە کۆنەکە جەماعەی ئیسلامی یعنی کۆمەڵی ئیسلامی دروست بوو ئێمەش مەجموعەیە بووین پێمانەوەتای بێلایەن مامۆستا گیان دواتر باسی ئەو باڵە جیاوازانە لە قەزی ئاوە لە نامەکە لەوە هات باشە کە بووین بە بێلایەن طبیعی دۆستان هاتن وتیانەوەی علانی بزوتنەوەکەن ئێمە ئاعتراف بەوەکەین دۆستانی داخل و خارج وتم وڵای من حەزم کە یەک بین یەک نەبوو دوو بین یەک باشە لە دوو باشە لە سێ باشە لە چەوخە بە من تاقەتی ئەوەم نییە ئێستا حیزبێتە دروستکەم و دەستکەم بە عداوەتی ئەمە ئەو بەڵام من بەگوێم نەکردن لە پاشە بەڵێ نامەیەکی ناخۆشە من ئەم نامە وەکو شیبها هەڕەشەیە بوو دوایی تەسەوور مەکرد لە فڵان شەخصۆ بێ بەڵام دوایی خۆی نامە نووسی لەگەڵ کوڕێکیە ئەوان بەراعەتیان کرد لە نام و ئەمانە وڵی ئەمە ولا حەڵ من نازانم کە ئەو بەرایە بەراعەتی لێکا خۆی و کوڕی بەراعەتی لێەکەن کەیفی خۆیانە دوای من بیری لێەکەمەوە ئەگەر من لە شەرتێکە ئەم کاک عەلی باپیرە لە ساڵی هەشتاویەکەوە من ئاشنا بووین بە یەک ئەو کوڕێکی گەنج بووە کاتە مشم هەموو ڕژ بوو بەڵام شکۆ ڕوو ڕژ نەبوو ئەویش ڕووی سپی بوو ڕیشی دەت نەهات بوو شتا هاتە ماڵمان لە سیسایق تل ئەو کاتۆ خۆشمەویست بە ئەهلی سەلاحەت مەزانی دوایی لە کەڕام کە دە ئێران لە ساڵی هەشتا و شەشە
سەفەرێکی ئێرانی کرد بوو هاتە ماڵی ئێمەش ئەوە دوو لیقا جا لە هەشتا و حەوتا هاتە دەرەوە هەر لەگەڵ من دەست بوو خۆشمەویست خۆلاسێ کەلام بازێ سیفەتی چاکم تیا بینی ئیتر وارڕێکە و ئەوانەی ئەو مەجموعی کە لەگەڵ منابوون ئەوانی شەر لەگەڵ ئەمە ساعلی باپی بەینان خۆش بوو ئێمەی بێلایەن لەگەڵ لایەنداری کۆمەڵا بووین بە یەکێ باش مامۆستا دواتر ئەچینە سەر ئەو مۆسوعە ئێستا ئەو پرسیارە بکەم تۆ پاش ئەوەی کە بۆ چارەسەری نەخۆشی ئەچیتە دەرەوەی وڵات لە کاتی گەڕانەوە تا نامەیەشی گلەی ئامێز بۆ مامۆستا مەلا عەلیە نێریت ڕابەری بزوتنەوەی ئیسلامی ئەو نامەیە چی بوو بۆچی گلەی چیت لێ کردبوو تۆ وەڵام من ئەو ئەگەر لێ کردبێ ئەگەر بیرت ئەگەر لە بیریشم بێت ئەگەر لێم کردبێ هەر مەبەستم ئەوەیە ئێمە دۆسایەتیمان بەهێز بوو حەزم دەکرد هەر لە کاتێکم من لە نەوێ بووم ئەوان لە هەڵەبجە بوون کاتێ من لە بەرزجە بووم ئەوان عەشەتەکان لەگەڵ ئێمە نزیکیان هەبووە هەروەها ئەفریقا باوام شێخ حەسەنی باوام لەگەڵ باوکی ئەوە مامۆستا عەلی عەبدولعەزیزا بەینی هەبووە تا گەیشتووەتە ئەو مەرحەلە ئەخیرە ئەو گلەیەکم هەرەوە لێ کردبێتەوە حەق هەبوو مەشورەتی منە قوبوڵ وایە مەشورەت قوبوڵ وایە یەک دوو ئیشتیبا کرا بوو لەو ئەچی ئاگایشی لێ نەبوو بێ ئەگەر ئاگای لێ هەبێ جوان نییە بۆ تۆ ئەگەر ئاگایشی لێ نییە بفەرمو ئاگام لێ نییە ئێتە جوابی نووسی بوو خۆڵ ناگرێ ئەویش کە ئاگام لەوە نییە باش مامۆستا من یەک دەقە کاتم ماوە ئەمێ دوا پرسیار بکەم ڕێکەوتنامەی تارانی 1970 لە نێوان یەکێتی و بزوتنەوە لەسەر چ بنەمایەک بوو ئێران چۆن ئەو ڕێکەوتنەی کرد ئەوە بۆ هین بۆ مەسئلەی دوو شت هەبوو لە ئارادا یەکێکیان بۆ قەزەی ئاژبوونەوەکە بوو حەقیقەت هەردوو لە جمهوری ئیسلامی ویستی زیاتر نزیک بین لە یەک زیاتر محکەم بێ هەم ئێمە بزانین کە پێویستە لەگەڵ یەکێتی باش بین هەم یەکێتیش تێبگا کە لەگەڵ ئێمە یەک بین باشە یەکێ لە حکمەتەکەی ئەوە بوو یەکێتر لە حکمەتەکەی ئەوە بوو کە لە حەقیقەتە خەڵک با ئەوە بزانێ کە جمهوری ئیسلامی قەت ئەو خەیاڵی نییە تەفرەقە لە بینی ئەترافی کوردستانیا بکە ئەوە هەدەفی خۆیانە ئەوان بۆ ئێمەژەوە باش بوو کە هەم ئێمە احترامی یەکێتی زیاتر بگرین و یەکێتیش بزانێ احترامی ئێمە زیاتر بگرێ و هەردوو لە حەکەمێ لەبەی نابێ بۆ ئەو مۆزوعە باشە بۆ هەمومان بۆ ئێمەژە باشە بۆ ئێرانی شەر باش بوو جاواقعان بۆ زیاتر بۆ یەکێتی نیشتمانی باش بوو لەبەرەوە کە جمهوری ئیسلامی بەناوە چوون ناوی جمهوری ئیسلامی ئەمەی ناومان حیزبێکی ئیسلامی بوو بۆ یەکێتی بە ئێران بزانێت کە ئەو دوژمنی ئیسلام و ئیسلامی نییە بۆ ئەوی چاک بوو بۆ ئێمە چاک بووکەوە یەکێتی نیشتمانی بزانێت کە ئێمە دۆستێکمان هەیە دۆستی ئەوانە زۆر بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوای کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ وەڵاندانەوەی پرسیارەکان لە بەشی دووەمی دیدارەکە هەوڵین لە بەشی سێمە تەوەرەکان تەواو بکەین بەڕێزان ئەڵقەی دووهەمی دیدارەکەش بە کۆتا گەشت تا ئەڵقەی سێم و بەیەگەشتنەوە بەخواتان سپێرین خواتن